خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. یاری کۆتایی مۆندیالیش ئەنجام درا، هەمووی تیپەکان جوانترینیان پێشکەش کرد، بەڵام ئەو جەنگەی فەڕەنسا و ئارژەنتینیش جەنگێکی وەرزشی جوان بوو. دوجار ئەوەی بۆ ئێمە لە ڕۆژنامە نووسان ئەمێنێتەوە ئەوەیە کە قەتەر جوانترینی پێشکەش بە جیهان کرد. واروەها لە ڕووی وەرزشیەوە وەڕوون هەرکەسە و هاندەری تیپێکە، بەڵام دوجار لە ڕووی ئابوووریەوە و تەنانەت لە ڕووی سیاسیەوە تەنانەت لە ڕووی نەتەوەییەوە قەتەر لەسەر وڵاتێکی لەمین تی پێشکەشی جیهان کرد. لێرەوە باسی دۆخی هەرێمی کوردستان دەکەین. پرۆژەی شەفافیت کە لەلایەن جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕاگەیەندراوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیش هەمان پرۆسە ئەنجام بدرێت. بڕیارە ئەم هەفتەیە 400 ملیار لە بەختداوە بگاتە هەرێمی کوردستان و 400 ملیارە چی لێ دەکەن و دەبێت چی لێ بکرێت. بۆچی هەرێمی کوردستان تا ئێستا پرۆژە یاسای بودجەی نییە؟ لەسەر چی وەستاوە؟ لە کاتێکە زۆربەی ژمارەکانی پرۆژە یاساکان یان یاساکانی بودجە تەخمینین. هەموو پرسانە لەگەڵ بەڕێز زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێ دەکەین کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانی شەکە بە سوپاسەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک زیاد سڵاو لێبێ، سەیری یاری کۆتاییت کرد بە ینی بەوە دەست پێ بکەین. سڵاو لە ئێوەش بەڵێ سەیری یاری کۆتایی و زۆربە هەرە زۆری یاریەکانی مۆندیالم کردو من. ینی پێت خۆش بوو چێبی باتەوە؟ لە ڕاستیە من بۆ چێژوەرگتن لە یاری سەیری هەموو یاریەکانم کردووە، ڕەنگە زۆر متحەمیز نەبووم بە بردنەوە هیچ ئەماڵە لە کۆنتڕۆڵ پێمەڵێن کاک زیاد ئەرجەنتینی دیار، بەڵام بۆ ئاخر نانا بۆ ئەخیر یاری حەزمە کرد فەڕەنسا بیباتەوە بەداخۆکە نایبردەوە. ئەو پرسە سیاسیەت ینی تقریبا مش لە ئەخیرا حەزمە کرد بیباتەوە لە بەرەوەی ماکرۆنی لێبوو، ماکرۆنیش دۆستی کووردە. زۆر باشە. سەرتا جێمی یەکەم یاریەکە فەڕەنسا ئاسێکی باشیان پێشکەش نەکرد، ئەرجەنتین زۆر باش یاریان کرد، بەڵام لە جێمی دووە معادلەیە گۆڕا، دواتر یاریی خۆش بوو، یاریی زۆر بە چێژ و خۆش بوو. یعنی لەبارەی ڕەهەندە سیاسی و ئابوووریەکانی قەتەر چی؟ ینی لێکدانەوە چی بۆ سەرۆکی لیژنەی دارایی کە بینیت قەتەر چی پێشکەشی جیهان کرد لە وڵاتێکی لەمین کار سامانی سروشتیان هەیە لەوتیان هەیە زیاتر؟ لە ڕاستیە هەر لەو ڕۆژەوەی کە بڕیا درابوو کە مۆندیال لە قەتەر بکرێت، قەتەر لە ئامادەکاریەکی زۆر باشا بوون. من بە قەناعەتی خۆمەوەی کە بینیم لە چەند ساڵی ڕابردووە بۆ مۆندیالەکانی پێشوو تەبەن ڕەنگە و شوێنانێکێک کە مۆندیالی لێکرابێ خۆیان بنەمایەکی باشی وەرزشیان هەبوو بێ، بەڵام قەتەر ئامادەکاریی زۆر باشی کرد کە ڕەنگە لە چەند ساڵی ڕابردووە ئەو ئامادەکاریانە نەکرابێ یا کەم بەو شێوەیە کرابێ. بەگشتی قەتەر شتێکی پێشکەش کرد لە داهاتووە بارگرانی بۆ لە 4 ساڵی داهاتوو بۆ ئەو وڵاتی کە مۆندیالی تیاکرێ بارگرانێکی زۆری بەدڵنیایەوە بۆ دروستەکە، بەڵام ئەوەی کە گرنگ بوو کە قەتەر بۆ میوانداریکردنی بۆ ئامادەکاریەکانی شتی زۆر جوانی بە جیهان پێشکەش کرد. باش کەواتە ئێمە ئێستا لە قەتەر و بینەوە سەر هەرێمی کوردستان لە 4 پارێزگا کێشەی داراییمان هەیە، ئێمەش نەوتمان هەیە و سامانی ژێرزەویمان هەیە و سەرزەویمان هەیە و با لە پرسی پرۆژە یاسای بودجەوە دەست پێ بکەم کاک زیاد کە ئەمە بۆە بە گرفتێکی گەورە بۆ هەرێمی کوردستان. مەسەلەن ئەگەر لە 2 ملیۆن 3 ملیۆنیان تەنانەت بگاتە نزیکەی ملیار دینارێک سەرف بکرێ بێ واژووی سەرۆکی حکوومەت و بڵێن بە بڕیاری ئەوە و ینی هەرێمی کوردستان بۆچی ناگاتە ئەو دۆخەی کە بابەتەکانی بە یاسایی بکات نەک بە سیاسی؟ لە ڕاستیە بەداخەوە ئەوە 9 ساڵ و بەرەو 10 ساڵە چێکە هەرێمی کوردستان بەبێ قانونی بودجە بەڕێوەچێ، ئەوە 2 خولی پەرلەمان و کابینەی 89 حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو 2 خولی پەرلەمانە پرۆژە یاسایی نەبینیوە کە بێتە قانونی
بودجە هەرێمی کوردستان بەبێ قانونی بودجاڕوە هەر یەکێک لە لاوەسترین خاڵەکانی هەر حکومڕانیەک نەبوونی قانونی بودجێتی لە نەبوونی قانونی بودجە ناشەفافێت دروزە بێ لە نەبوونی قانونی بودجە ناعادالەتی دروزە بێ لە نەبوونی قانونی بودجە چەند جارێک کە تاکیدمان کردوەوە تاگڕەوی دروزە بێ لە حکومڕانیە ئەو ناشەفافێت و ناعادالەتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە باسەکرێت بەشە گەورەکەی پەیوەندی بە نەبوونی قانونی بودجەوە هەیە و ئەو تاگڕەوێشی کە دروزە بێ و کۆی کە لەسەرتا خۆت باست کرد ئێستا دامەزراوەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتێک بەڕێوەبەرایەتێکی گشتی هەر دامەزراوەیەکە بگریت نازانێ بەرنامەی بۆ ئەو ساڵی مەسەرەن بۆ ساڵی 2023 باسکەین نازانێ بەرنامەی ساڵی 2023 چییە چ پارێکی بۆ تەخسیس کراوە بەرنمەی چیە توانێ چ کارێک پێشکەش کاری خزمە گوزاری یانەوە کتابەتمەند بێ بۆ وەزارەتەکەی هەموو ئەمانە ئەبرێنەوە لە دەسەڵاتەکان لە شخصی یەکەمی حکوومەت کۆکرێتەوە بۆ هەر بڕیارێک کادرێ بێ خۆی بڕیار بدات و ناشەفافێت و ناعادالەتی لە چی دروزەکات ئەوەی کە ئێسا و ڕخنەی و گلەی و گازندانەی کە نادات پەروەری ناعادالەتی لە نێوان شارێک بۆ شاری چکە هەیە لە نێوان شارچکەی بۆ شارچکەی یان دامەزراوەیەکی حکوومەت لەگەڵ دامەزراوەیەکە هەیە بریتە لە نەبوونی قانونی بودجە و ناشەفافێت تەڵەن کە قانونی بودجە هەبوو داهاتەکانی هەرێمی کوردستانی تیا بەیانەکرێ و خەرجەکانیشی تیا بەیانەکرێ کەواتە نوعێک لە شەفافێت لە داهات و لە خەرجەکان لە هەرێمی کوردستان هابێ بەڵام بەهۆی نەبوونی قانونی بودجەوە کەوتەوە کوتەوە بەشێکی ئەساسیە کە ئەم نادات پەروەریانە ئەم ناعادالەتانەی دروست کردووە قانونی بودجە نییە و لە ڕابردووە هەموو لای ئاگادارن کە لە ڕاگەیاندنی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە بەردەم پەرلەمان خوێندیەوە و ڕای گشتی لە کارنامەکەی بەڵێنەوەیاندا کە بە سووترین کات پرۆژەی بودجە بنێرنە پەرلەمانی کوردستان و بۆی قانونی بودجە دەبچێن لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی بێتە خاوەنی قانونی بودجە لە ساڵی 2019 زۆر هەوڵدرا کە ئەمە حکوومەت هەستێ بە ئامادەکردنی پرۆژەکە بەڵام نەکرا لە 2020 بۆ 21 بڵێ وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی لەگەڵ هەموو وەزارەتەکان کۆبوونەوە پرۆژەیشیان ئامادەکە کە ئەرکی ئەوان هەرکی وەزارەتی دارایی و هەرکی وەزارەتی پلاندانانە کە پرۆژە بودجە ئامادە بکەن برایە ئەنجومەنی وەزیران بەداخۆ لە ئەنجومەنی وەزیران پەسەند نەکرا و نەنێرایە پەرلەمان و هەموو ساڵێکی شتاشید لەوە کراوەتەوە کە پرۆژەی بودجە بنێرێ ئێستاوە کۆتایی ساڵی 2022 داواکارین داواشمان کردووە هەموو لایەک بە چەندین یاداشت بۆ ئەمە پێشکەش کراوە لە پرۆژەی بۆ تەقدیم کراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستانەوە چاوەڕێین ڕاستە لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان بیانوی هەبووە بەڵام بە هەموو بیانوەکانیەوە ئەگەر تەنیا لەسەر داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بێ حەقە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژەی بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان بۆی قانونێکی پێ دەرچێ حتا بەیانی مالی لە وەزارەتی مالیەوە ئەوەتەی ئەوە لەم خولەی پەرلەمانە یەکجار بەیانی مالی هاتوتە پەرلەمانی کوردستان پاشتر نهاتوە کە مەفرۆز بوو ساڵانە بەیانی مالی بنێرێتە پەرلەمانی ئەمە تەنیا حراجی ینی بۆ پەرلەمانیش بۆ هەموو دامەزراوە ڕقابیەکانی تر لە هەرێمی کوردستانە دروست کردووە پەرلەمانی کوردستانش کە قانونی بودجە نەبێت ئاسان نییە موقفێکی حراجە بۆ پەرلەمانی کوردستانش کە بتوانێت بە دوواداچوون کە ئەگە قانونی بودجە هەبێ بە دەتوانی وردەکاری بە دوواداچوونەکان بکەیت لەسەر ئەو شەفافەتی لە داهاتەکە هەیە و لە خەرجەکە هەیە و تەخسیسکردنی بۆ هەر وەزارەتێک ئەتوانی بە دوواداچوونی بۆکەی بەڵام لە نەبوونی قانونی بودجە حراجێکی گەورە هەم بۆ پەرلەمانی کوردستان هەم بۆ دەستگا ڕقابیەکانی تر لە هەرێمی کوردستانە دروست دەکات. کاک زیاد ینی بە تەخمینی بلانیکەمی ئەو 2 ساڵی ڕابردوو نەئەتواندرا پرۆژە یاسای بودجە بێ و یاسای بودجەی هەبێ هەرێمی کوردستان ڕەنگە لە 2014 بە دواوە حکوومەتی هەرێمی کوردستان بیانوێ هەبووە کە بەغا بەشە پشی هەرێمی کوردستانی لە بودجە بڕیوەوە بەڵام هەموو ئەمانە بیانوەکن کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو ئەم بیانوانەشەوە
حکوومەت ئەبێت ئەو بڕەپارەی کە لە داهاتی ناوخۆش هەتا ئەگەی داهاتی ناوخۆ و فرۆشتنی نەوت پێویستە کات کە پرۆژە بنێتە پەرلەمانی کوردستان و قانونی پێ دەرچێنرێ. بەڵێ ینی ئێستا بە تەقریبی ئەگەر پرسیارکەین بە ڕێز دۆکسەرۆکی لیژنەی دارایی داهاتی هەرێمی کوردستان بە نەوتی و نانەوتی چەند دەستی هەرێمی کوردستان و خەزانەی هەرێمی کوردستانەکە ئەوەی ئەعلان یان ئەوەی ئێوە ئەیزانن کە باسی ناشەفافێتمان کرد وتمان ناشەفافێت هەیە طبعاً تاوەکو ئێسا نەک من هیچ کەسێک ناتوانێت بڵێ داهاتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی لە پەرلەمان لانی کەم ناتوانێت بڵێ داهاتی هەرێمی کوردستان لە مانگی 11 ڕابردووە بریتی بۆ لەوەنا لە ناشەفافە و داهاتەکانی ناوخۆ جۆرا و جۆرە و ئەو ژمارانەیە درێن ژمارەی جۆرا و جۆرە درێەوە داهاتی نەوت دیار نییە بە چەند فرۆشراوە چەندی کردوەوەی کە لە سۆمە وانگانە بڵاوێکاتەوە دیارە لە عێراق چۆنە ئەفرۆشێ بەڵام ئێستا لە ڕابردووە کە کاتێک قانونی بودجێ عێراق 2021 دەرچوو لەبەرەوەی لە قانونەکە تەسبیت کرابوو کە پشکی هەرێمی کوردستان و فرۆشتنی هەرێمی کوردستانەوە ئەمە بوو بە قانونی فرۆشتنی نەوت لە ئاستی ئەوەی کە سۆمۆی فرۆشێ لەگەڵ هەرێمی کوردستانی فرۆشێ جیاوازەکان کەم بوونەوە بەڵام دوایە بڕیاری مەحکەمەی ئیتیحادی ئێستا جیاوازەکان زۆر زیاتر بوون کە نەوتی هەرێمی کوردستان لە بازاڕەکانی جیهانە خەڵک یعنی ئەوانەی کە کڕیاری نەوتن سڵی لەکەنەوە بە ڕقمێکی زۆر کەمتر لەو لە سۆمۆوانە نەوتی هەرێمی کوردستانە فرۆشێ ئێمە لێمان ڕوون نییە من ڕقمێکی دیاریکراوم لا نییە پێت بڵێم لە مانگی 11 داهاتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی و داهاتی نانەوتی خۆتان نەزان 400 چاوی داهات لە هەرێمی کوردستان هەیە گرنگترین و گەورەترین سەر چاوی داهات لە هەرێمی کوردستان فرۆشتنی نەوتە ئەوە دواتە داهاتی ناوخۆیە کە بریتە لە ئەوەی لە دەواازەکان و ناوخۆ کە بریتە لە باز و ڕسومات لە هەرێمی کوردستان و ئازای دەنە و هاوکاری هێزەکانی هاوپەیمانان بۆ موسەی هێزی پێشمەرگەی کوردستان بەکارهێنن نەخێر ئەوە ناشەفا بووە هەرچێکی قورس بووە بۆ ینی بە تەقریبی دیار نیە دێک باسەکرێت کە لە سەر و ملیارێک و 200 میلیۆن و ئەوانەیە ئەوە ڕاستی تیا هەیە مەسەلەن بە تەقریبی بە تەخمینی بگاتەوەندا من ناتوانم هیچ ڕقمێکی تەخمینی بڵێم حتا بۆ فرۆشتنی نەوت ئەکرێ من ڕقمێک بڵێم وەزارەتی سامانە سوشتیان ڕقمێکی کە بڵێ کە بەداخەوە کە کاتێک شەفاف نەبوو شەفافیت نەبوو و ڕەنگە ڕقمی بێبنەماش لێرە و لەوێ لە دەستگاکانی ڕاگەاندن لەلایەن ئەندامانی پەرلەمان لایەن خەڵکی کا چاودێری سیاسی ڕقمی کە بووترێ بەڵام کە دەستکەوتنی زانیاری ئاسان نەبوو ئەچی دەمانەشی لێ ڕۆدات بەڵێ باشە کاک زیاد کەواتە تاکەی خەڵکی کوردستان چاوەڕوانی ئەو بێ من لە سەرەتاوە بەمە بەس باسی قەتەڕم کردەوەی کە قەتەر پێشکەشی جیهانیەکات ینی بۆچی هەرێمی کوردستان لە چوار پارێزگا مەسەلە نەوتە فرۆشیە بە هەر شێوازێک بێ کە خەڵک بەڕاستی پێی وایە شەفاف نییە داهاتە نانەوتەکان هەیە و پارێزگا و داهاتە نانەوتەکانی دیارە بۆچی لانیکەم ئێستا ئیسرار ناکرێت لەسەرەوەی هەرێمی کوردستان پرۆژه یاسای بودجە تەقدیم کاوە یاسای بودجێ هەبێ ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەوەی ڕێکارە پێڕەوی و قانونیەکانی پەرلەمان و پەرلەمانتار و لیژنەکانی پەرلەمانە گرتومانەتە بەر هەموو ئەمانەمان جێبەجێ کردووە بەڵام ماوەتەوە کە ئەوەی حکوومەت بۆ پرۆژەکە نانێرێ بە پێی پەیڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمان دەسەڵاتی ئەوەیە حکوومەت بانکات و لێ بپرسێتەوە بەڵام ئێوە خۆتان بارودۆخی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانی شەزانن ئاسان نییە و حکوومەتە بانکرێتە پەرلەمان و لێپرسینەوەی لەگەڵ بکرێت زۆر باشە کاک زیاد پرۆژەی شەفافیت لەلایەن جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان ڕاگەێنراوە مەسەل ئەوی لەبەر دەستی منە تا ئەو ساتانە مسل ئەمڕۆ بە شەفافی ئەتوانم سەیریکەین زیاتر بۆ لە 6 ملیار دینار ئەمە چەند گرنگەوە گرنگی ئەم بابەتە لە چیایە بۆی خەڵک بەرچاوی ڕوون بێ کە داهاتی نەوتیش داهاتی پارێزگاکانی تریش بۆ شێوە شەفافە بچێتە بەرچاوی خەڵک بەڕاستی کاک زانە بەڵێ عەدالەت و شەفافیت دوو بنەمای گرنگی حکومڕانی باشن
کە کاتێک ئەم دوو بنەمایە وەکو خۆی نەبوو شەفافیت نەبوو نەعەدالەتی هەبوو ناشەفافیت هەبوو کەواتە حکومڕانیەتە حکومڕانێکی باش نییە لە هەرێمی کوردستان چاوەداخۆ ئەڵێم نەعەدالەتی ئەوەی کە ئێستا هاوڵاتی هەرێمی کوردستان لە شار و شارچکەکان هەرێمی کوردستان گلەی و گازندێکی زۆریان لە حکومڕانی هەرێمی کوردستانەیە بەهۆی ئەو ناعەدالەتی ئێستا لە نێوان شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ئەکرێت گلەی و گازندێکی زۆر هەیە ئاو فعلەن نەعەدالەتیەکە هەیە و ئەو ناشەفافێتی لەسەر چاوەکانی داهات زایدەن لە خەرجەکانی هەرێمی کوردستان هەم لەسەر چاوەکانی داهات هەم لە خەرجە لە هەرێمی کوردستان هەبووە کە من پێ دەڵێم زۆر قورس بووە کە دەستگایەکی ڕاگەیاندن ئەندامێکی پەرلەمان دمۆسەیەکی ڕقابی بتوانێت زانیاری بە ئاسانی دەستکەوێت و زۆر بە ناڕەحەتیش دەستی ناکەوت کە ئەمە بۆ خۆی کارێکی کردووە لە 30 ساڵی ڕابردووە وای لێ کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بێمتمانە ببن بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە لایەنێکی خراپێتی کە ئێستا متمانە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە زۆر لاواز بووە بۆ ئەوەی تۆ بتوانێت ئەم متمانەیە بجێڕیتەوە بۆی جارێککە شەفافیە دروستکەی بۆ ئەوەی بتانی هەرچی مؤسساتی ئەم وڵاتەیە بە هەرکی خۆی هەستێت پێویستمان بەوەیە لە هەرێمی کوردستانە شەفاف بین لە داهاتەکانی هەرێمی کوردستان و لە خەرجەکانی هەرێمی کوردستان بە داهاتە نەوتەکانەوە بە داهاتە نانەوتەکانەوە خۆشتان نەزانن ماوەیەکی دوور و درێژە بە مەبەست و بێمەبەست بێویژدانانە کەوتونەتە وێزەی سنووری پارێزگای سلێمانی و زۆنێکی دیاریکراو کە زۆنی سەوزە بەوەی کە پارە دیار نییە پارە ناگەڕێتەوە بۆ حکوومەت پارە ناگە داهات دیار نییە داهات کۆ ناکرێتەوە ئەمانە هەموو ئەوترێ دەیان جار ئێمە لە ڕاگەیانەکانەوە ئەوەمان ڕوون کردوتەوە کە هەڵەیەکی نەزانانەیە کە هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان بە احترامی زۆرەوە یان چاودێرێکی سیاسی یان هەر کەسێک قسە لەسەرەوە بکات بڵێ داهاتی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئەوە ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە گەڕانەوە من چەندی جارباسیەوەم کردو ئەگە گەڕانەوە ئەوە بێ دینار بە دیناری بکرێتە فەردەوە بێ بە هەولێر و جارێککە ئەوە بێ نەخێر ئەمە شێوازێکی باش نییە تۆ بانقەت لە پێنجێن هەیە لە زاخۆ هەیە لە گەرمیان هاتە ئەم بانقان هەموو بانقی حکوومەتی هەرێمی کوردستان و کە داهاتی هەرێمی کوردستانی تێچێت لە ڕابردووە سیستەمێکی ئەلکترۆنی لە بەڕێبەراتی گشتی گومەرگ و لە وزارەتی دارایی هەبوو کە تەواوی خاڵە سنووریەکانی پێوە بەسرا بوو تەنیا برایم خەلیل نەبێ ئیتر نازانم لە ئێستا معلوماتم نییە برایم خەلیل ماوەیەکی دوور درێژ متابعەمان کرد هەر پێوەی نەبەسرا بووتر نازانم ئێستا پێوەی بەسراوە یاوەنا هەمووەمانە داهاتەکانیان لە ڕێگەی ئەم سیستەمەوە بەڕێبەراتی گشتی گومەرگ و وزارەتی دارایی ئاگاداری بووە بەڵام ئەم پرۆپاگەندانە بە بەردەوامی لە ڕاگەیانەکانەوە لەسەر سنووری پارێزگای سلێمانی کە ئامانج بووە بە ئامانجگرتنی ئەم سنوورە بووە بۆ قسەکردن لەسەری ئەمە ئێستا ڕاگەیاندنی ئەم شەفافیەتە یەکەم ئەم پرۆپاگەندانە هەمووی هیچ ئەساسێکی نییە دوورە خاتەوە دووهام هەنگاوێکی زۆر گرنگ و کاریگەرە کە تاوەکو ئێستا سیستەمێکی وا بەو شێوەیە نە لە عێراق و نە لە هەرێمی کوردستانە ڕانەگەێنراوە کە جێی دەستخۆشیە بۆ جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و تیمەکەی و بەڕێبەرایەتی گشتی بانقی هەرێم لە سلێمانی و هەمووانەیە کە بەشداریان کردو وەزارەتی دارایی بۆ ئامادەکردنی ئەم سیستەما کە لە ڕابردوو ئەوەی من ئاگادار بووم هەوڵیانە لە چەند ڕێگەیەکەوە کە ماوەیەکی زۆری پێویست بوو بەڵام ئەمان بە توانایەکی خۆماڵی بە ئیمکانێتێکی زۆر کەم لە بەردەستیانەوە لە ماوەیەکی کەم کە کەمتر لە 3 مانگ توانرا ئەم سیستەمە ڕێک بخرێ ئەمە پەیامێکی گرنگە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ حکوومەت و هەنگاوێکی زۆر باشیشە بۆ ئەوەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە یەکەم هەنگاوی گرنگ دەست پێ بکات کە ئێستا بەشێک لە سنووری دوو پارێزگا و دوو ئیداری سربەخۆ لە هەرێمی کوردستانە سیستەمی شەفافیت
لە داهاتەکانی ڕاگەێنێ و ئەوەی من ئاگدارم و جۆشم لێبوو کە لە ماوەی کەمی ترا هەمان سیستەم بۆ خەرجەکانی سنووری زۆنی سەوز کاکاتە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین باش کاک زیاد دانرێت و داوا لێرەوە لەبەرەوەی ئەم سیستەما هەنگاوێکی زۆر باشە بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ پرۆسی حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆ متمانە پێبەخشینەوەی جارێکی تر هاوڵاتیان بۆ دروستکردنەوەی ومێدی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆی جارێککە ومێدیان بە حکومڕانی لە هەرێمی کوردستانە هەبێت داواکارین و داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە سنووری پارێزگاکانی هەولێر و دهۆک لە داهاتە نانەوتەکان هەمان سیستەم جێبەجێ بکرێت و دواتریش بۆ داهاتە نەوتەکانیش نەوەی لە شەفافیت هەبێ تاوەکو بتوانین جارێککە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەی لە حکومڕانی هەرێمی کوردستان زویرە ئەوەی بێمتمانەیە بە حکومڕانی هەرێمی کوردستان بتوانین جارێککە ئەم متمانەیە دروستکەینەوە ئەم متمانەیە بەدەست بێنینەوە. بەڵێ کاک زیاد ئێوە مەسەن ئەمڕۆی لە بەردەستیمنە لە سایتی شەفافیت داهاتی سلێمانی بەس ئەمڕۆ 6 ملیار و 273 میلیۆن و 300 دینار بووە یعنی دابش کراوە بەسەر گەنجینە 6 گەنجینەیە ئیراداتەکان جۆرا و جۆرن ینی ئەماش بە تەواوەتی من وەکو هاوڵاتێک ئێستا هەر ناو مۆبایلەکەی خۆم توانیم ئەو بەدەست بێنم کە داهاتی ئەمڕۆی سلێمانی چەندە باشە ناکرێت ئەمە لە بری ململانەی سیاسی و بەڕێزت باست کرد زۆر بێویژدانانە کەوتونەتە وێزەی زۆنی سەوز ئەمە لە هەولێر و دهۆکیش بکرێ لە ڕسمە گەورەکە کە نەوتە لەویشا بکرێ و لانی کەم ماگانەوە کەوەی سۆمەوەی کەپشانی خەڵکی کوردستان بدرێت با ئەکرێت ئەشتوانین بەباشی جێبەجێ کە من ئەمەوێت بە وردی باسی چێوە سیستەمە بکەم ئەگەر یەک تۆز باسی چکەم بردووە بەرنامەی تایبەتی لەسەر کراوە ئەو سیستەمە هەرەوە نییە کاک زاناکە ژمارەیە کە بینی ئەم ژمارەیە داهاتی سنووری پارێزگای سلێمانیان ئەوەی کە مەبەستی بێ و بیەوێ یان شارەزا بێ داخلی ناو سیستەمەکە ببێت ئەتوانێت زۆر وردەکاری لێ دەربێنێ ڕۆژەکەی لە ناو ڕۆژەکە کاتێکی دیاریکراو و ئەو بەڕێوەبەتی کە خۆی مەبەستێتی بزانێ و ئەو شخصەی کە مەسەلەن باجەدات ڕسوما دەدات یان گومرگەدا دەیچێت لە دەواازەکان وردەکارێکی زۆری تایە ئەتوانی تۆ ڕۆژانە وەکۆی خۆت باست کرد ڕۆژانە داهاتی سنووری پارێزگای سلێمانی وەرگری توانی هەفتانە وەرگری توانی ماگانە وەریگری ئەمە شەفافە بۆ ئێمەمانانیش لە پەرلەمانی کوردستان کە ئەرکمان ئەرچێکی ئەساسیمان بە دوواداچوونە ئەتوانین ئەم ژمارانەی کە وەرەگری بە چاوت ڕوونە بێ لە هەر شوێنەکە ئەتوانی متابعی ژمارەکان بکەیت مقارنە بکرێت لە هەر شوێنەکە خەلەلێک دروست بێ ئەتوانی بە ئاسانی بە دوواداچوون بکەیت بە دوایە بچی بزانی لەکوێ کەم و کوڕی هەیە و لەکوێ بەهەدەردان هەیە لەکوێ گەندەڵی هەیە ئەمە زۆر ئاسانە ئەم سیستەما کە هیچ شتێک نایڵێتەوە ئەم نوع سیستەما ڕەنگە لە زۆربەی وڵاتانی دنیا بەم شێوەیەش پەیڕەو ناکرێت من ناڵێم بامە خوێنەوەکەی بۆ نەکرێ ئێستا لە هەرێمی کوردستان سیستەمێکمان کردووە بڵێن لە هیچ شوێنێکی دنیاە بەڵام لە وڵاتانی دنیا کە تۆتەوێت لەسەر داهات مەسەن لە وڵاتی مالیزیا کە وڵاتێکی گەشەکردو پێشکەوتووە کاتەوێ لەسەر داهات ڕقمێک بزانی زانیاری دەستکەوێ داواکەی بە داواکردن داواکەیت و بە دوایچیت و ئەو ژمارانە دەسەکەوێ ئەوە نییە لە مۆبایلەکە تاتیابێ بەڵام ئەمە هەنگاوێکی زۆر باشە و چاوەڕێ ئەوە شەکەین من دڵنیام هەر کەسێک پێی خۆش بێ حکومڕانی لەم وڵاتە لەم هەرێمی کوردستانە پرۆسی حکومڕانیکردنی هەرێمی کوردستان گەشە بکات و بەرەو پێش بچێت من دڵنیام چه هاوڵاتیی بێ لە هەرێمی کوردستان چ دامەزراوەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان بێ چێ وەزیرێک یا ئەنجومەنی وەزیران بێ من دڵنیام دەستخۆشی لە بکەرەکانی ئەم دانانی ئەم سیستەماکەن ئەبێ بە دڵخۆشی و پێشوازی لێ بکەن و ئەم سیستەما پەرە پێ بدەن فراوانی کەم بۆ تەواوی پارێزگاکانی تری کوردستان جا لە هەر شوێنێک هەر کەسێک هەنگاوێکی باش هەڵگرێ بۆی کە شەفافیت
بەرقەرار بکات شەفافیت بەرجەستە بکات عەدالەت بەرجەستە بکات لەم هەرێمی کوردستانە ئێمە دەستخۆشی لێ یەکەین ئێمە هیوای سەرکەوتنی بۆ خوازیین ئێمە سوپاس و پێزانینی هاوڵاتیانیشی پێگات لە ڕاستی ئەوە بە نوعێک لەوەی کە ئێمە ئەتوانین لە هەرێمی کوردستان ئەمە جێبەجێ بکەین بەڵێ ئەتوانین لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەین لە سنوورێکی دیاریکراو بلەماوەی 3 مانگ ئەم سیستەمە بۆ داهاتەکەی دیاریکراوە من دڵنیاتەکەم هەمان سیستەم لە 3 مانگ کەمتری پێویستە بۆ داهاتەکانی سنووری پارێزگای دهۆک و هەولێریش هەمان سیستەم جێبەجێ بکرێەوە ڕەنگە بە 2 مانگێک تا 3 مانگێک هەمان سیستەم بۆ خەرجەکانی لە هەرێمی کوردستان ئەمە نانەوتیەکان ئەو کاتە ڕەنگە حکوومەت بیر بکاتەوە بە شێوازیش تر بە سیستەمێکی تریش ئەوەی داهاتی نەوتیش ڕێک بخا هینی ئەوەیە ئەکرێ بڵێن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئیرادەیە هەبێ من دڵنیاتانەکەم لە 6 مانگی داهاتوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بە باشی ئەمە ڕێک بخات. زۆر باش کاک زیاد بەڕێزت وەک سەرۆکی فراکسیۆنی یەکێتی باست لەوە کرد کە لە ماوەی ڕابردوودا زۆر ویژدانانە تۆمەتە خرا پاڵ پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیانەوەتە زۆنی سەوز من پرسیارەکەم بە شێوەیەکی تر بکەم ئێوە ئەڵێن کە زوڵم لەو دەڤەرە ئەکرێت زوڵم لەو ناوچەیەکرێ و بەمە بەس پارەی بۆ نانەدرێ ئەوانیش یانوت داهات شەفاف نییە و داهات حەزبەی بە و یەکێتی ناتوانێت حکومڕانی بکە ئێستا ئەم یاریە یاخود ئەم مجادلەیە بە کوێ گەیشت ئێستا یەکێتی داهاتی شەفاف نییە و ناتوانێت حکومڕانی بکە یا هەر بەڕاستی تحقیق بوو کە زوڵ بکرێت لەو دەڤەرە ئێستا ئەوە سیستەمێک ڕاگەێنراوە ژمارەیەک ڕۆژانە بڵاوەکرێتەوە کە داهاتی سنووری پارێزگای سلێمانیە ئەوە دیارە ئەگەر لە شوێنێکە ئەوەی کە لە ڕابردووە پرۆپاگەندەی لەسەر بوو لە شوێنێکە لە دەواازەیەکە لە بەڕێوەبەرایەتیەکە لە شوێنێکە بە هەدەردان گەندەڵی ئەوەی کە هەیە بە تایبەتی لە مەسەر مەسەرەی قاچاقچێتی کە باسەکرا لە سنوورەکان با ڕای بگەێنن لە فلانە شوێنە فلانە کەم و کوڕی و کەم تەرخەمی هەیە ئەگەر نا پێمان بڵێن با ئێمە لانێکە من وەکو سەرۆکی فراکسیۆن وەکو سەرۆکی لیژنەی دارایی سەرۆکی فراکسیۆنی یەکێتیم من بڕۆمە شوێنەکەم من ڕای بگەێنم کە لێرە گەندەڵی و فەسادی هەیە بەڵام ئێمە ڕامان گەیاندەوە بە ئێستاشەوە ژمارەکان لە ڕووە کاتێک من نمونێ ئەم مانگی کە ئێستا موچەی مانگی 11 کە لە مانگی 12 ئەدرێ بە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان 285 ملیار دینار دراوە بە سنووری پارێزگای سلێمانی بۆ موچە 15 ملیار و نیو پێویستە بۆ 15 ملیار و نیو پێویستە بۆ گەنجینەکان 364 ملیار دینار پێویستە بۆ موچەی ئەو سنوورە کەواتە هەر لە ئێستا لەوەی کە نردویانە لەگەڵ ئەوەی کە ئەبێ بە خەرجی هەم لە بۆ موچە و هەم ئەوەی کە بۆ گەنجینەکانە 15 ملیار و نیوە سنووری پارێزگای سلێمانی بەس لەمە عجزی بۆز بەس بۆ تەکمیلەی موچەکەی 90 ملیار و 480 ملیۆن دینار عجزی بۆ دروست بووە ئێمە عجزە تاوان ئێمە هەموو لایەکتان ئاگادارن مانگانە کە 285 ملیاران نێرێ بۆ سنووری پارێزگای سلێمانی هەموو مانگە بە نووسراوی ڕسمی وەزارەتی دارایی داوا کرێ بڕی ئەوەنە تەمیل کرێ بۆ موچەکان لە داهاتی ناوخۆی سنووری پارێزگای سلێمانی بۆ هەولێریش هەمانشتا قەڵای منارە ئەوەنە تەمیلکە بۆ موچەی سنووری پارێزگای هەولێر و دۆک بانقی ئاشتی لە سلێمانی ئەمەنە تەمیلکە بۆ موچەی پارێزگای سلێمانی ئێستا بەس کوردێنانەکە فەرم و بڕۆن سەیری داهاتی سنووری پارێزگای سلێمانیکەن لەگەڵ عجزەکە بەزەمەی پێتەواوە کرێ ئەمە نەعەدالەتی نییە هەرچی پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕی ناوەستاون لەبەرەوەی پارە نییە پارەی داهاتی ناوخۆ بەش ناکە ئەوەی کە ئەنووسێ ئەنجومەنی وەزیران بڕیاریدا بە تەخسیسکردنی ئەوەنە بۆ سنووری گەرمیانیا بۆ فلانە پرۆژەی سلێمانی بۆ زاتی دارایی بڕیاریدا بە تەخسیسکردنی ئەوەنە بۆ فلانە پرۆژەی سنووری پارێزگای سلێمانی بەس تەنیا ئیمزاکەی لەسەر ئەوانە خۆ بێ لەسەر داهاتی ناوخۆ ئەم تەخسیسەی بۆ بکرێت ئەینێرنەوە لە خوارەوە سەیری هەموو نووسراوانەکە وێنەیەکی بۆ
ئەنێرنەوە بۆ سلێمانی کە بۆ جێبەجێکردن. ئەمە وای کردووە نەعادالەتیشی دروست کردووە. داهاتی هەرێمی کوردستانە چەندین مانگای ئەمە قسە لەسەر ئەماکەین. پێویستە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەموو داهاتەکانی هەموو سنوورەکان کۆبکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی هەموو کوردستان بێ. جارێککە ئەم داهاتانە بە دادپەروەرانە بەسەر هەموو ناوچەکانی تری کوردستانە بۆ پرۆژەی خزمە و گوزاری بۆ جادە و ڕێگەوبان بۆ خۆڵ و خاشاک بۆ دەرمان بۆ هەموو ئەمانە لە هەموو سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستانە بەکار بێنرێت. خۆ ئەمە ناکرێ یعنی ئەمە ئەم حکومڕانیە کەی بەو شێوە بێ سلێمانی مادام خۆی چەنی هەیە با بێتەوەنە سەربکە هەڵەبجە خۆی چەنی هەیە و خۆم عدالەتی تیانێ ئەمە چوار پارێزگان لە هەرێمی باشە ئەوە بۆچی داهاتی کاکزیاد بۆچی داهاتی هەولێر ئەتوانێت تەکمیلەی موچە بکە عەجزی نابێ بەڵام سلێمانی ناتوانێت ئەمە شان سیاسیە؟ بەڕێزم داهاتی سلێمانی و سنووری پارێزگای سلێمانی جیاوازە لە سنووری هەولێر و پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک. پارێزگای هەولێر و دهۆک بۆ نمونە تاکە دەواازە کە لە نێوان عێراق و وڵاتی تورکیا هەیە دەواازەی برایم خەلیلە کە ساڵانە ئێستا ساڵانە 22 میلیارد دلار ئاڵۆگۆڕی بازرگانی لێ ئەنجامەدرێ و ئێمە سنوورمان لە سنووری پارێزگای سلێمانیوانە سنوورمان بە سنووری ئێرانەوە هەیە. هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان تا چێتە خواروی عێراق 12 دەواازەی سنووری ڕسمی لەگەڵ وڵاتی ئێرانە هەیە. ئێستا بەشێکی زۆری ئەمە لە 2020 حکوومەتی هەرێمی کوردستانمان وەک لیژنەی دارایی لەمە ئاگادار کردوتەوە کە ئاگادار بن لەبەر دوو خاڵی ئەساسی. یەکەم طبعا هەموو زانین ئەو پێناسەی گومرجی کە لە عێراقا گومرجی پێکۆکرێتەوە یەک پێناسەی گومرجیە. بەڵام من نمونەیەکت دەیەمێ لە بینی مەرزی پەروێزخان و منزلیە کە نزیکەی 15 کیلۆمەتر نێوانیانە سبینێ بار هەڵگرێک بارێک داخڵکە لە مەرزی پەروێزخانەوە گومرگەکەی 10,000 دلار بێ لە منزلیەوە داخلێکا بە 30,000 دلار. ئەمە بەشێکی بریتە لەو گەندەڵی و فەسادەی کە لە دەواازەکانی عێراقا هەیە بەداخەوە و بەشێکی لە ڕۆسیاسیەکەەوە هەیە کە ئەمە بە بەرنامە کاری لەسەرکرێت کە ئەو ئاڵوگۆڕی بازرگانیە ئەو جموجەڵە بازرگانەی کە لە هەموو هەرێمی کوردستان هەیە کە بە بەرنمەیەک ئەمە ببرێتەوە بۆ ناوەڕاست و خواروی عێراق. طبعا ئێستا کەسێک من بارێکم هەبێت لە حاجی لە پەروێزخان و نایەنم ئەچم لە منزلیەوە داخڵێکەکەم و ئەشتوانم لێوە بێنمەوە بۆ هەرێمی کوردستان کە پارێکی باشم بۆ گەڕێتەوە. ئەمە لە کاتێکا کە پێویستەکە ئەو تەسریح گومرجی لە عێراقا هەیە لە هەموو دەواازەکان وەک یەک جێبەجێ بکرێت. بەڵام لە سنووری پارێزگای دهۆک تۆ دەواازەی برایم خەلیلەیە دەواازە هەیە بە ڕۆژاوای کوردستانەوە بە وڵاتی سووریاوە کە لە عێراق ئامانە تاکە دەواازەن. ئەمە لەلایەک لەلایەکە ناکرێت مقارنەی پارێزگای هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە لەگەڵ مقارنەیەکەی بە سلێمانی لە هەولێر لە سەر و 30,000 شەریکات و کۆمپانیا کارەکەن و باجەدان لە سلێمانی 7,000 کۆمپانیا باجەدات و بەشێکی زۆریشی لە ڕابردووە ئەم حاڵتەشە بووە بەشێکی زۆریشی ڕسوماتی دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پسنووری پارێزگای سلێمانیە گەڕێتەوە بۆ مەرکەزیەوە گەڕێتەوە بۆ هەولێر. کەس لاری لەمە نییە بەڵام ناکرێ ئەمە ناوبرێ ئەوەی کە وەڵاوە داهاتی سلێمانی بۆ نمونە بەسیترین نمونەت پێ بڵم ئەوانەیە چن بۆ حەج و عەمرە بڕێک پاریان ڕسوماتیان لێوە لەگیرێ هەموو لە سنووری پارێزگای سلێمانیەوە ڕامویە گەڕێتەوە بۆ مەرکەز بۆ هەولێر. یعنی ناکرێ ئەم مقارنەیە بکەی کە داهاتی پارێزگای هەولێر و دهۆک وەک سنووری پارێزگای سلێمانی. کاک زیاد بۆتان بە تەواوی ڕوون بۆتەوە کە ئەمە ئابلوقەیەکی سیاسیە لەسەر سلێمانی. ئێمە هەموو کاتەمەمان لێ ڕوون بووە هەموو کاتە و ڕاستیمان بە خەڵکی کوردستانی ژوتووە بەڵام هێزێکی کە لە ڕاگەاندکار و کۆمەڵێک لەمانە وەکو چاواشەکاریەک ئەمە بەردەوام وتراوەتەوە ومێ دەکەم بە ژمارە بە داتا و زانیاری بۆ بەڵێ ئێستا بە ژمارە و داتا جارێککە لە ڕێوە سیستەمەوە هەموومانە ڕوون بێتەوە بۆ خەڵکی کوردستان و ومێدی چەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە کاتەوە کە وەکوتم ئەبێ هەموو لایەکمان دەستخۆشی لەوە بکەین کێ
بیرۆکەیەکی هەیە بۆ سیستەمێکی ئاوا هەموو مامەڵێن دەست خۆش بێ و لە ڕێگەی ئەم سیستەمانەوە وا بکرێ هەموو داهاتی هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەموو خەڵکی کوردستان بێ ئەو گلەی و گازندانش کە ئێستا هێز و لایەنە سیاسەکان هەیەە بە تایبەتی چێتی نیشتیمانی کوردستان هەیەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەوڵ بین ئەم گلەی و گازندانش بڕاوێنەوە ئەمانش کۆتاییان پێ بێ خۆ طبعاً ئەو گلەی و گازندانی کە ئێستا جناوی جێگری سەرۆکی حکوومەت وەزیرەکانی هەرێمی کوردستان وەزیرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە گلەی و گازندەی لە حکوومەت هەیە و ئێستا گلەی لێ ئەمە هی ئەم مانگە و مانگی پێشوو نییە ئەمە تەراکومای 4 ساڵی پێشووی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە و لەو کابینای ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان بەڕێکەوتنێکی سیاسی ئیداری بەشداریان کردووە لەو حکوومەتە ئەمە ئەم حکوومەتە کارنامەیەکی بووە تۆ لە بەردەمی پەرلەمانە بۆ ڕای گشتی ڕایگەیاندووە بۆ خەڵکی کوردستان ڕایگەیاندووە کام کارنامەیە جێبەجێیەکە طبعاً ئێمە گلەیمان لەوە هەیە کە لە ئیتفاقەکەمانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان شەریکە لە حکوومەتی هەرێمی کوردستان شەریکێکی حەقیقیە بەڵام ئێستا درک بەوە ناکەین هەستمان بەوە نەکردووە لە 4 ساڵە کە ئێمە شەریکی حەقیقی بین و هەروە ئەم حکوومەتە حکوومەتێکی شەفا بێ ئەم حکوومەتە حکوومەتێک بێ کە حکوومەتی هاوڵاتی بێ ئەم حکوومەتە بۆ هەر بۆ قسەکەی خۆت ئەم حکوومەتە بەڵێنی داینێکە کە پرۆژەی بجانێرێ و قانونی بجا بێ لە هەرێمی کوردستان و دەیان بەڵێنیکە کە لە کارنامەکانە بۆ چاوەڕێی ئەمانە بوون ڕخنەمان هەیە پێویستمان بۆیە کە ئەم دوو هێز سیاست دابنیشن بە یەکەوە ڕێبکەون ئیتفاقکەن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەموو هەرێمی کوردستان بێ ئەو نەعەدالەتی کە هەموو مانگلەیمان لێ هەیە نەعەدالەتیانە نەهێڵێت خزمەتی هەموو هاوڵاتی حکوومەتی هاوڵاتی بێت کاک زیاد دەکوێ تا چی جێبەجێ نەکرێت نیگەرانەکانی یەکێتی تەواو نابن ینی بەخاڵ مەسەرەن پارتی ینی بڵێن تیمی حکوومەتی پارتی ئەتوانێت چی بکە بۆی نیگەرانەکانی یەکێتی بڕێنەوە پێویست دەکات یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی باڵا دانیشتن بکرێەوە ڕێکەوتنەیەک بکرێەوە لەسەر ئەوەی هەموو ئەوەی کە لە ئیتفاقی پێشومانە کە کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستانمان پێگەینەوە چەند توانیمانە چەندی لەوە ئیتفاقیە و لە کارنامەکەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکەین چەندیمان نەتوانیوە جێبەجێکەین ئەو حکوومەتە لە چوا کەم تەرخەم بووە بۆی بەمانا بچینەوە ئەوەی کە پێم وتی جارێکیکە ئێمە ئەو نەعەدالەتیانەی کە ئێستا هەیە لە ئێمە هەمومانەڵێن سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان سزا درێ خزمە گوزاری وەکو پێویست نییە نەعەدالەتی بەرامبەرەکرێ پێویست ئەمانەی بۆ بگەڕێتەوە ئێستا هەموو خەڵکی کوردستان ئەگەر شتێک جێبەجێ نەکرێت لە سنووری پارێزگای سلێمانیا ڕووی دەمی و گلەیەکانیان لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕەخەکانیان لە یەکێتی و حەقی خۆشیانە دەستیشیان خۆش بێ کە گلەیمان لێ یەکەن بەڵام هێخۆ بەو شێوەیە حکوومەت بێ تەڵان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەو گلێ لە حکوومەتاکە بایکۆتی حکوومەتەکە و چاوەڕێەوەکە کە دابنیشنەوە ئیتفاقی کە بکەینەوە بۆیم نەعەدالەتیان نەنێڵێت کاک زیاد 400 ملیارەکە قەرارە بێت خەڵکیش چاوی لەوێ تا ئێستا موچەی مانجییانزە هەشتە تەواو نەبووە ئەو 400 ملیارە بەپێی بە دوواداچوونەکان دۆک و سەرۆکی لیژنەی دارایی پێ دوای ئەبێ بە موچە فشار بکرێت کە موچەی مانجی دوانزەی لێ بدرێت لە ڕاستیە سەرتامەوەی باسیشەوە بکەم 400 ملیاری کە لە ناوەندەوە گاتە هەرێمی کوردستان ئەچی دیوە خۆتانزانن لە ڕابردووە هەرێمی کوردستان تەواوی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراقی بووە تۆ لە 2023 تا 2013 دوایی بە کۆمەڵە کێشە ئەوە ڕۆیشت ئەخیر جار کە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پێ بڵێن هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند بە سووی گەیشت بەڵام دوای حکوومەتی هەرێمی کوردستان و وەفدی ناردە بەغاوە بە دەیان دانیشتن کە ئەو کاتە جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکی وەفدەکە بوو و 11 کۆبوونەوە ئەنجامدرا لەگەڵ هەموو لایەنەکان لەگەڵ لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەتی دارایی لەگەڵ هەموو لایە کۆبوونەوە و بڕیاردرا لیژنەی خواردتر پێک بێن لێ لە ڕقابەی مالی عێراقی بێنە هەرێمی کوردستان لەگەڵ ڕقابەی مالی هەرێمی کوردستان پێکەوە تەدقیقی وەراقانە بکەن ئەو ئیتفاقەیە کراکە بۆ
بۆ ساڵی 2021 پشکی هەرێمی کوردستانی تیا پارێزراوە بێ ئەوەی کە لە سەرەتا باسم کرد ئێمە تەنیا لەسەرەوە لەوای سوادەمان لێ نەکە کە 200 ملیارەکە بێ بگرە لە نرخی نەوت فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانیشە شتێک باڵانسی بەرز بووەوە نزیک بوو بۆ لە فرۆشتنی نەوتی سۆمۆ ئەو کاتە بڕیادراتاوەکو ئەم وردەکاریانان فەنیاتانە کرێ ماهانە 200 ملیار دینار لە بەغاوە بگاتە هەرێمی کوردستان بۆ تەمیلی موچە بۆ تەواوکاری موچە بۆ دابینکردنی موچەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەسەن بۆ ئەمە هات بەداخۆ دواتر لە پێش دوای هەڵبژاردنەکانوانەوە پێش پێگەرانی حکوومەتی تازای عێراق دیسانەوە سەر سڕیانە دروست بوونەوە ئەمە نەهات 200 ملیارەکە بۆ ماوەیەک ڕاگیرا بەڵام دوای ئەو اتفاقانەی کە کرا ئەخیر جارکە اتفاقیە لەنێوان هێزە سیاسەکان بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی کە دوا کۆبوونەوەیان لە ماڵی ڕاشاد مامجرال لێ دانیشتەکە کرا بە پێی اتفاقانە کە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان هێزە کوردستانیەکان بۆیە بەشداریان کرد لە حکوومەت بۆ ئەوەی کە ئەم بەڵێنانە لە ئیتفاقەکە جێبەجێ کرابوو و جێکرابەوە بۆی ئەمانە جێبەجێ بکرێەوە بەشداریمان کرد لە حکوومەتی نوێی عێراقاوە ئەمە بەشێکە لە جێبەجێکاری ئەوە تاوکو و کاتێک کە پرۆژەی بوزە جارچکانێڕێتەوە ئەنجومەنی نوێنەران و لەوێ قانونی بوزە دەرەچێ و کە چاوەڕێین جارێککە حکوومەتی هەرێمی کوردستان گەرم و گۆڕی گرنگجی بەمە باتەوە کە دانیشتێن لەگەڵ هەم لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەتی دارایی کە بەم نزیکانە سەردانیان کردبوونەوە لەگەڵ لیژنەی مالی لە ئەنجومەنی نوێنەران دانیشتن بکرێ هەوڵ بدرێ زەمانی پشکی هەرێمی کوردستان لە قانونی بوجە زەمان بکرێ جا ئەمە چۆن ڕێکەوتنێکە کرێەوە کۆی پێشوو گرنگەوەیە پشتی هەرێمی کوردستانی تیا پارێزرا بێ بتوانین لە ئێستا ئەوە هاتووە بڵێ ئەوەی کە دێت قرارەوە هەفتەیە بێت ئێستا بە پێی معلوماتی من لەم یەک دوو ڕۆژا بێ بگاتە هەرێمی کوردستان ئەمە وەکوتم بۆ تەمیلی موچاتوە ئێستا خۆتان نەزان ئێمە لە مانگی دوانزاین وا لە کۆتایی مانگی دوانزاین موچەی مانگی یانزا دەینە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەبەرەوە ئێستا موچەی مانگی دوانزا ئەگەر پەلە نەکرێت لە دابشکردنی موچەی مانگی دوانزە کەواتە ئەوەی کە خەڵک پێمانەڵێ لەم ساڵیشا حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی دوانزە ڕەنگە بکرێتە پاشەکەوتی موچە نازام لێبڕینی موچە عینوانی چکەی وەکو جاری جاران بۆ بدۆزرێتەوە بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بە گەیشتنی 400 ملیارەکە دەستکات بە موچەی مانگی دوانزە بۆ فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵێ ئایا حکوومەت دەیکا ئەوە بێ ئەبێ فشار ئێوە فشار ئەخیر پرسیارم ئەوم بۆ کاک ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان با دووبارێکەوە ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستانە 400 ملیارە بە گەیشتنی موچەی مانگی دوانزە بۆ بەفرۆشتنی نەوت دابینکجا ئەمیان حکوومەتەیکەیان نایکان وەڵامە وەزارەتی دارایی بداتەوە بەڵێ باشە ئەڵێ بەڕێزێک پرسیاری کردووە لە بە کاک زیاد بڵێ بۆچی ئێوە لە بەغدا داوا ئەکەن پارە بێ لەسەر چه حەقێک بەڵام ئەڵێن با سلێمانی لەسەر داهاتی خۆی تەمویلی موچە بکات ینی هەموو هەرێمی کوردستان داوای لە بەغداکە پارە بێت هەرێمی کوردستان و تەکبیلەی موچەی پێ بکەن کە هیچ حەق و حقوقێکی ئەگەر ڕێکەوتنێک نەبێ نیەتی بۆچی پارە نانێرن بۆ سلێمانی وڵا ڕاستە پرسیارێکی معخۆلە ئێمە هەموو هێزە سیاسەکان بە یەکێتی و پارتیشەوە هەموومان داوا لە حکوومەتی ناوەن دەکەین کە پشکی هەرێمی کوردستان پارێزراوە لە بودجە عێراق پارە بنێرێتە بۆ هەرێمی کوردستان و پشی هەرێم پارێزراوە لە قانونی بودجە هەموومان داوای ئەوواکەین داوای ئەوواکەین کە زۆر جاریش ڕەنگە عێراقەکان ژەوڕەخنیان لێگرتوێتین کە لە بەسڕەنەوە دەفرۆشێ ئەمە پارەکەی بنێرین بۆ هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان بەشێکن بە پێی دەستور بەشێکە لە عێراق داواکردنی و بە دوواداچوون و هەموو ئەو هەوڵانەی کە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو فترانە هەموو علاقات و پەیوەندیانەی کە لە سەردەمی مامجلال بە حکمەتی و حەکیمیەکانی مامجلال دروستمان کرد بوو وردە ئەو پەیوەندیانەمان کۆتاییان پێهات بوو لاواز بوون بەڵام جێ دەستخۆشیدا و پەیوەندیانە بەرەو بەهێز بوونەوە ڕۆن ئەم بەهێز بوونەوەش یەکێتی نیشتیمانی کوردستان مەبدەئیەن قەنەعاتی وایەتی
هەموو ئەم بەهێزبوونەوەی پەیوەندیانە بەکارهێنێ بۆ ئەوەی کە شتێک بۆ هەرێمی کوردستان بە بچڕێ بتوانێت هەرێمی کوردستان گەشە بکە لە گەشەکردنابێ و بەرەو پێش بچێت ئەوەشی کە هەمانە لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە چاوەڕێ ئەوەین لە ڕۆژانی داهاتووە دانیشتن بکرێت لە نێوان بە تایبەتی نێوان پارتی و یەکێتیە ئەو دانیشتنانە ئێمە چاوەڕێ ئەوەین کە ئومێد بەخش بێ و جارێککە ئومێد بداتەوە ئەو نادادپەروەریەی کە هەیە حکوومەت پیا بچێتەوە دادپەروەری نەهێڵێت کاتم ئەو لەوێت بدرێ بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەموو مانگە لە کاتی خۆیان موچەکانیان بدرێ کۆتایی بە لێبڕین و پاشەکەەوە بیر لەوە بکرێتەوە چۆن بە قانونی ژمارە 2 ساڵی 2020 کە مادەی شتیا زۆر وازە حکوومەت بنزەمەکە بەوەی کە قەرزەکانی کە لەسەر حکوومەتە پاشەکەوتی موچە بداتەوە بە هاوڵاتیان ئیتر بیر لەوە بکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزەکان بداتەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پرۆژێ خزمەتگوزاری ئەمە لە قەیرانی دارایی دەرچوین خزمەتگوزاریەکان دەست پێ بکاتەوە ڕێگەوبانەکان باشکرێن ئەمە بەواکرێت کە حکوومەتی هەموو خەڵکی کوردستان بێ و هەموو ناوچەکان بە چایەک سیر بکات. زۆر سپاس بۆ بەڕێز زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئەو کە سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە.